بەناوی خوای گەورە سڵاتان لێبێت بەڕێزان لە ڕووماڵی پێیان لە خزمەتتانداین بۆ قسەکردن لەسەر دووە پێشاتەکانی جەنگی ئەمریکا و ئیسرائیل لەژی کۆماری ئیسلامی ئێران. لەم ڕووماڵەدا قسە لەسەر هەڕەشەکانی دۆناڵد ترامپ دەکەین کە هەڕەشەی کردبوو لە ماوەی 48 کاتژمێری داهاتوودا گەرگەروی هورموز نەکرێتەوە، دامەزراوەکانی وزە و کارەبا بە ئامانج دەگرێت. قسە لەسەرەوەی ئێمە جێبەجێ دەکرێت و بۆچی تاوکو ێستا وڵاتێک وەڵامی ترامپی نەداوەتەوەی کە بەشداری سەربازی بکات لە کردنەوەی گەروی هورموز و دوای 24 ڕۆژیش لەم جەنگە ئایم جەنگە ئاراستەکەی بەرەو کوێ دەڕوا دەبێتە جەنگێکی درێژکان هاوشێوەی جەنگی ئۆکرانیا یاخود لە ماوەیەکی کەمدا کۆتایی پێدێت و ئەم جەنگە ئەگەر درێژە بکێشێ سەردەکێشێ بۆ جەنگێکی فراوانتر، جەنگێکی نێودەوڵەتی و جەنگێکی جیهانی. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز کاک ئەنوەر حوسێن نووسەر و ڕۆژنامەنووس قسەی لەسەر دەکەین. کاک ئەنوەر بەخێر بێن، سوپاسیان لە سوپاس دەکەین. ئەگەر سەرتا سەرنجی بەڕێز بزانە سەر گەروی هورموز چەندە چەکێکی کاریگەرە بەدەستی ئێرانەوە، هەم لە بەرەوەی کە ڕێڕەوی وزەیە، هەم بازرگانی، هەم مادە بڵێن کشتتوکاڵیەکان، تا چەند کاریگەری هەیە وەکو چەکێک بڵێن ئێران بەکاری هێناوە لەم جەنگەدا؟ زۆر سوپاس حەکیم. گەروی هورموزیش وەکو هەموو ئەو 5-6 نۆکەند و گەروانەی ترکە لە دنیای هەنوەکو نۆکەندی سویس و بابلمەندە بوو، ئەو گەروانی کاکەونە سەر جنوبی شەرقی ئاسیا و وڵاتانی با بڵێم سنگاپورەوانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و زیاتریشە بە دەلیلی ئەوەی لە 120 وزەی جیهانی پیا تێپەڕەبێ، ینی ڕۆژانە 20 تا 25 میلیۆن بەرمیل نەوت لەوێ تێپەڕێ و بەپێی ئامارەکان نزیکەی ڕۆژانە 100 تا 133 باخیرەی نەوتی پیا تێپەڕەبێ ڕۆژانە 133 لە حاڵەتی یاساییدا لە حاڵەتی یاساییە. ئێستا کەم بۆتەوە بۆ 6 باخیرە پیا تێپەڕێ. لەبەرەوە گەروی هورموز دیارە ئەم شەڕە زۆرتر ئەهەمیەت و گرنگی استراتیژیەکەی دەرخست و لە ڕاستیە ئەمە یەکی تریشی ئەوەیە کە زۆر کەس پێی وایە کە ئەمریکا تەسەوری نەکردووە یا ئیسرائیل تەسەوریان نەکردووە کە ئەم دوورگەیە بگیرێ، کە من ڕێک پێچوانەکەی پێم وایە باش زانیویانە کە ئەوە هەژمون و هەیمەنەی ئێرانی بەسەرەوەیە و لە هەمان کاتیشا ئەمریکا دەرەکەوێت کە وردە مەبەستیشێتی فۆکەس بخاتە سەر هورمز و مەسەلەن پشتیوانی ناوچەی و نێودەوڵەتی بۆ بەدەست بێنێ. بە دەلیلی چی؟ بە دەلیلی ئەوەی کە یەکێ لە ئامانجە سەرەکیەکانی واشنتۆن بریتیە لە دەست بە سەراگرتنی ئەم گەروە، یعنی دەست بە سەراگرتنی لە 120 وزەی جیهان، یعنی هیواکردنی ئەو وزەیە کە ڕۆژانە بۆ سینە ڕوە و تووشی کێشە و ئەزمەی بکە و لە هەمان کاتا ئەو هەموو خەرجی و مەخارج و پشتیوانی کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوو لە وڵاتانی کەنداویەکە ئەبێ ئەوانیش مەسەلەن بۆیان دەرکەوێتەوە پشتیوانی ئەمریکایە نەهێشت و ئێران پەلاماریان بە لە حاڵەتێکە دیقەت بە لە ماوەی ئەو 24 ڕۆژەیە ئەگەر بەو هەموو پاتریۆت و بەو هەموو پشتیوانیە سەربازی ئەمریکا نەبووە، ئێران ئەیتوانی لە ماوەی ئەو 24 ڕۆژەیە هەموو وڵاتانی کەندا و بسڕێتەوە و ئەوەی کە سەرڕای ئەو هەموو ئیمکاناتی هەیەە بە پشتیوانی ئەمریکا. بنکەکانی ئەمریکا ژوای بۆتەوە کاریەمە ئەگەر بنکەی ئەمریکای نەبێ ئێران چۆن بردومانی دەکات؟ چونکە بنکەکانی ئەمریکا ئەمریکەکانیش بەس خۆیان دەپارێزن وایە ئەوەی وڵاتەکە خۆی بپارێز. وڵا ئەوانیشیان پاراستووە، بەڵام مەسەن لەبەرەوەی هێرشەکان زۆرە، هێرشەکانی ئێران زۆرە و مەسەلەن دیقەت بە 3 بەرابەری هێرشی کە کردوتە سەر ئیمارات کەمترە لەوەی ئیسرائیل، کە لە کاتێکە ئیسرائیل دژمنی سەرەکێتی. ئامانجەکە چی؟ ئامانجەکە لێدانی وزەیە و لێدانی ئەوەیە کە ناوەندی بانقی جیهانیە. بەهەرحاڵ بگەڕێنەوە سەر گەروی هورموز. ئێستا قسەکەوەیە گەروی هورمز بریتیە لە یەکلایکردنەوەی ئەم شەڕە بۆ تاران و واشنتۆن لە بینی هەردووچانە و هەر کامیان بتوانێت کۆنتترۆلی کا و دەستی بەسەرا بگرێ. ئەوەی کە ماهانەڵێ دەستگرتنە بەسەر دڵی زەویە و ئەم منتکە جوگرافیە بە تایبەتی خۆرەڵاتی ناوەڕاست و کەندا و ئێرانوانە بەڕاستی بەشێکن لە دڵی زەوی. بەرەو قسەکەی ئێستا
ئەمریکا نایەوێت تووشی هەمان چارەنووسی بەریتانیەکان بێ لە سەردەمی نۆکەندی سویسا کە لە دەستیان دەرهێنرا و بەوە ینی تەسەورێکە ساڵی 1956 ئیمپراتۆرەتی بەریتانی حکمی هەموو منتقەکەیە کرد و یەکێ لە فاکتە بەهێزەکانی نۆکەندی سویس بوو بەڵام ساڵی 1956 کە جەمال عەبدولناسر خۆماڵی کرد وردە هەژمونی بەریتانیەکان لە منتقەکەم بوو. ئێستا ئەمریکا هەمان تێڕوانینی هەیە و تۆ دیقەت بە فۆکەس و هەژمون و جەنگەکە لە مەسلەی چەکی ناوچیەوە کە لەسەر ئەو دەستی پێکردووە و مفاوەزاتەکانی سەڵتەنەت عومانی لەسەر پەککەوت. ئێستا ئەمە بووە بە سانەوی بووە بە خەتی دووهەم ئەو لەوێتەکە چێ گەروی هورمز و خارێکە هەدەفەکەوەیە ئەمریکا بە قیمەت یا بە هیممەت جالەوەی کە چەنە زەرەرەکە لەوەی کە چەنە قوربانیەدا چەنە شەڕەکە درێژەکاتەوە پێم وایە تەحسیل حاصلە ئەوێ دەستی بەسەرا بگرێ و ئەو هەڕەشانەشکەی کە ئەم شۆوادەکەی کۆتایی دێ پێم وایە ئەدیسان هەدەفەکەی ئەوەیە کە ئێران ناچارکە بەوەی کە ملدا گەروەکە بکاتەوە و مینەکان لا بە کۆنتترۆلیکا بەڵام ئێرانیەکان تا یاسانە ڕازی بوو بەوە و پێشم وایە ڕازی نابن بەوە چکە زانین چۆن لە حاڵەتێکا سازشکردنی ئێرانیەکان یعنی گەورەترین کارتیان لە دەست دەرێنێ. ئێستا ئێرانیەکان خۆیان بەشێک لە سیاسەتەکەیانەوەیە کە ئەم شەڕە فراوان بکەن یەکێکیانەوەیە کە فشاری زۆرتر لە ناوخۆ بۆ سەر تام دروست بێ و ناوچەکەش زۆرتر فشاریان بکرێتە سەر و لە هەڕاستیە ئەم هەدەفە پێکاویشێتی ینی هەدەفێکی با بڵێم عسکەری زۆر گرنگ بۆ کە ئێرانیەکان بەکاریان هێناوە و بەڵامەوەیە کە ئەو هەڕەشە جدیانەی ترامپیکا لەسەر بڕینی وزە و کارەباوانە دیارەوەی خۆشی ئەم هەڕەشەیە دەرەنجامی چێ دەرەنجامیەوە کە ئێرانیەکان تا ئێستا سازش ناکەن لەسەر گەروی هورمز. ئێستا گەروی هورمز باشە بەس پێ دوایە ئەمە بێتە گەر ئێران بتوانێت پارێزگاری لەم گەروە بکە لە داهاتوودا بڵێن وەکو دەڵێ خۆماڵی بکە. ئەمڕۆژ وەزیری دەرەوەی ئێران قسەی کرده بوو دەڵێ بۆ کەنداوی نۆکەندی سوێس بارهاڵە گرێک 200 بۆ 750 میلیۆن دۆلاری لێ وەربگیرێ بۆ کەناڵی پەنەما 1000 بۆ 450 دۆلاری وەربگیرێ تورکیاش لە بڵێن لای خۆی شوێنێکی لێ وەربگیرێ بۆ ئێمە لەمە دوا وەری نەگرین یعنی ئەگەر ئاراستەکە بەو شێوەیە گەر ئێران سەرکەوتو بێ دەیەوێت بڵێن خۆماڵیکە ئێستا خۆماڵی نەکردووە بەکاری نەهێناوە نەخێر خۆی هەدەفەکەوەیە کە ئێران ئەمە ئێستا لەوێ زووتر بیگەوە لەگەڵ هاوبەشە عومانیەکەی کە لەم بەرەوە ینی ئەو گەڕۆی هەردووکیانە بەڵام قسەکەوەیە تازە پێم وایە ئەوە درەنگە بۆ ئێرانیەکان بۆ ئێرانیەکان ئەوە درەنگە کە بیریان لەوە کردوێتەوە لە حاڵدا ئێستا قسەکە پەیوەندی هەیە بە گەروی هورمز و خارک و قشم و کیش و ئەو منتقە جیۆپۆلۆتیکە نەوتیە و زەیە گرنگەکە ئەمریکا ئەوە بیکا بەهی خۆی من چەند جاریتیش ئەمە وتووە یعنی ئەمریکا دەست هەڵ ناگرێت تازە لەم گەروە زانی بۆچی بۆ خۆ دەزانی چەند مانگ لەوە پێشکاتێ دەستی بەسەر ڤەنزوێلا گرتووە بە 300 ملیار بەرمیل نەوتی یەدەک و بە نزیکەی ئەبێتە 250 ملیار نەوتی ئێرانیش و دوای عێراقیش ئەمە ئەبێ بەچی ئەمە ئەبێ بە ئیتر خاوەنی وزەی جیهانی و ئەمە زۆر زۆر گرنگە ینی وەختێک کاتێکە بەبێ کۆنتترۆلکردنی گەروی هورمزیش ناتوانێت ئەو دیسان دەست بەسەر پێ دوێ ئەمە بکە چونکە ئێستم راپۆرتی سەربازین زۆر خوێندەوە ئەگەر بۆ نەگەرەوەکەش بتوانن لەسەر ئاستی دەریایی کۆنتترۆل بکەن هەڵکەوتەی جوگرافیاکەی ئەگەر شەڕ دروست بێ ناوزنیایی هەبێ ڕەنگە کەشتی و ینی ئەوە نەکە ڕیسک نەکەن لەو ناوچێت تێپەڕ نەئارامی هەبێ بەڵە ڕاستە کورزنیە گەڵە پاراستنیشی ئەگەر کۆنتترۆل بەڵە ڕاستە پاراستنی بە تایبەتی لە ئێستاە کە ئێران مەسەن لە چەند ڕۆژی ڕابردووە تا سەرەتای شەڕەکە زۆرتر مەسەلەن توانای خۆی دەرخستەوە بە دەلیلی چی بە دەلیلی ئەوەی مەسەلەن پێرێ فڕۆکەیەکی F-35 ئەمریکان پێکاوە کەەوە مەسەلەن بە قسەی ئەمریکا ئەوە ئەوە گوناحێکی گەورەی فڕۆکەوانێت چکە ئەو زۆر زیاد لە پێویست پێوا بوو فڕۆکەی F-35 هەموو ئەو بابەتە سەربازیانە و ڕاداروانەی تێپەڕاندۆ ناتوانێت بەڵام ئەوەی پێکاوە دوایەوە مەسەلەن لە دوێنێ شەو مەسەن قوبەی ئاسنینی ئیسرائیلی تێکشکاندووە موشەکانی گەشتونە دیمۆنا و شارەکان کەوانە چاوەڕوان نەکرا بوو دوایەوە مەسەلەن
بۆردۆمانکردنی دیگۆ گارسیا لە 4000 کیلۆمەتری محیطی هندی ئەمانە پێشاتی تازە بوون بۆ ئەوەی جەناب دەوێت دقیقا ڕەنگە ئەمریکا ڕوبەڕووی پەلاماری سەربازی بێتەوە بەڵام ئێستا خەریکە هاوپەیمانەتێکی بۆ پێگەێنە لە نێوان 21-22 دۆڵار بەشێکی زۆری ئەوانەی ئەوروپان و دوێنێش سکرتێری پەیمانی ناتۆ تەیدی ئەمریکای کردووە و ژاپۆنیەکان ئەڵێن ئێمە دین مینەکان هەڵەگرینەوە خۆشی ترام وتوێتی بە ناتۆی وتوانە زۆر سپڵەن ینی فشاری زۆر لەسەریان کردو کە بێنە جەنگەکەەوە و وڵاتانی کەنداویش ئۆتۆماتیکی لە جنگەکەیان قسەکە لەسەرەوەی کاک مەسەلە ئێستا ئەو هێزی فرقەی 82 مارێنزەی کە لە ژاپۆنەوە بەڕێکەوتووە بەشێشی بۆ ئەوەیە و ئیمکاناتێکی گەورەی سەربازی و ئەسکەری لەگەڵا و لە هەر حاڵدا ئەمریکەکان پێم وانە بێ قوربانی و بێ کوشتار دەرچن لەوەیە بەڵام وەکوتم بۆیان ساز مۆزوعێکی گرنگی یەکلاکەرەوەیە و دوای ئەوە ئەگەر بزانن لەوەیە تووشی زەرەر و قوربانی و تێکشکانی عسکەری زۆرە بنەوە فشاری زۆرترە خەنە سەر کۆماری ئیسلامی ئێران تا ئەگەری ڕوخانیشی یعنی تەحسیل حاصلە ئێرانە بێ ئەم دوورگەیان یا تەسلیمکە بە مفاوەزات و بە سازش یانەوەیە بە هێزی عسکەری و هاوپەیمانەکانی کۆنتترۆلیکەن یعنی قسەکە لەسەر ئەم دوورگەیە ئەهەمیەتەکەی و تێگەشتنی ترامپ بە تایبەتی تێگەشتنی شخصی خودی ترامپ بۆ دوورگەکە و جارە هەڕەشەکانی جێبەجێ بکات چونکە پێشتر قسەی زۆری کرد لەبارەی جەنگی غەزەوە لەبارەی جەنگی ئۆکرانیاوە کەوتی 24 کاتژمێر ینی کۆتایی پێدەم لەبارەی ئێرانەوە کە چەند ڕۆژ دەڵێت توانای دەریاییمان لە ناوبردن موشکیان نەماوە هێزی بڵین دەریاییان نەماوە پێ دوای ئەمە جێبەجێ بکات چونکەوە ئێرانی شەڕەشەی کرد دەڵێ وێزەکانی شیرینکردنی ئاوی وڵاتانی کەنداو کە لە سەدانەوەتی لەسەر ئەوەیە کارەبای ئیسرائیل کارەبای وڵاتانی کەنداو ئەو کاتە قیرانێکی گەورە دروست نابێت گەر ئەمە ترامپ بۆ نمونە ژێرخانی وزەی ئێران بۆ چوونەکانی ترامپ پڕە لە پارادۆکس هەمیشە پێشمانێ بە نائاگاییەوە بێ زۆر بە ئاگاییەوەیەوە خۆشتان نزانن ئەمریکا سیستەمە ینی ئەو شتانە مؤسسەیەکی گەورە لە پشتیەوەیەتی خۆ لە ڕاستیە ئێستا قوربانی زۆری لێکۆتەوە شەڕی گەورە ڕوویداوە مەسەلەن ئەوەی جەنابەت دەڵێ ڕاستە مەسەلەن ترامپ هەموو ڕۆژوتێتی ئێمە سەتانەوەتی مەسەلەن سیستەمی دەریایی ئێرانمان لە ناوبردو هەموو کەشتەکانی کەسی وانە مەسەلەن دوایەوە لە سیستەمی ڕاداریمان لە ناوبردو کەچی وتم F-16 و F-35 خاتە خوارەوە ئەوانە لە شەڕا و ئینانە واردە بەڵام کاک حەکیم مۆسمی هەڕەشەکەی جێبەجێ دەکا پێ دوایە بۆ لە ژێرخانی کارەبای ئێران ئەگەر ئێران سازش نەکە ئەگەر سازنەکە سەرگەروی ئێران سازش نەکە ئەو کاتە وڵاتانی کەنداو کەسە کۆمەڵێک راپۆرتی ڕۆژنامە میدیای ئەمریکیە و کە وڵاتانی کەنداو لە ترامپ پاراونەتەوە وتیانە ئەوە مەکە ینی وێزگەی کارەبای ئێران وزەی ئێران بە ئاماژ نەگیری بۆی ئەوانیش بە ئاماژ نەگیری ڕاستە ئێران کارتێکی بەهێزی ئەوەیە کە لە بەرامبەر هەر هێرشێکە ئەمریکا و لە ڕاستی وڵاتانی کەندا بەشێکن لە شەڕێکە خۆیان بڵێن هاوپەیمانی جددی ئەمریکان وستاز باش پێشەوە باسکەم ینی گەورەترین ئاڵوگۆڕی بازرگانی و بزنس و تیجارەتی دنیا لە ماوەی چەند سای ڕابردوو لە نێوان ئیمارات و واشنگتۆن بووە جگەلەوەی کە خۆتان نەزانن لە سەردانەکەی شا سەلمان بۆ ئەمریکا کە ترامپ داوای لێ کرد ئەو 600 میلیارە بگەێنە 1 تریلیۆن بزنس لەناو ئەمریکا موافقەتی کردێ دوایەوە سنتەری گەورەی بازرگانی دنیاە دوای ئەوە بنکەیەکی سەرەکی موسادا دوای ئەوە ئیمارات چۆتە ناو خەتی ئیبراهیمیەوە ئەمە مەسەلەن وەکو ئیمارات وەکو وڵاتانی تریش بەحرێن مەسەلەن خۆ ئێستاش ئێران بە پارێزگایش خۆی زانێ ئەکسەریەتی ئێران بەحرێن شیعەوە مەترسی گەورەی لەسرە وە سعودیەکان بمانەیەکی سەختی فکری و ئیدۆلۆژیان هەیە بە ناوی مەرجعیەتی سنی و شیعەوە وە لە هەمان کاتە قەتەریەکان ڕاستە هاوپەیمانی بوون بەڵام گەورەترین بنکەی ئەمریکی لێ لەبەرەوە شەڕەکە لەوە دەرچووە بڵێ چێ زەرەرەکە هەمویان زەرەرەکەن هەر کەسە بە قەدەر خۆیان بەڵام هەژمونی ئەمریکا و ئەو خەیاڵە هەژمونگەرایی هەیەی پێم وایە ئەوە نابێتە بەربەس و بۆیش ئێستا ترامپ دەزەبا بۆ لێدانی وزە ئەوێ ئێران پاشەکشە پێ بکە ئەو کاتە و قەیرانێکی گەورەی و زەڕوونادا ئەگەر وزەی ئێران بە ئاماج بگیرێ کارەباکەی و بۆ نمونە لە بەرامبەر ئێران غازی وڵاتانی کەندا و نەوتەکەیان
وێزگەی شینیکردنی ئاویان کە لە سەدانەوەت بەسەرەوەی پێش بە شینیکردنی ئاوی دەریادا بەسنەوە بۆ خواردنەوە هەمویان ئەو کاتە نەود نافڕێ لە ڕاستیە بساس ئەم شەڕە بۆ ئەوەیە کە چارەسەری قەیرانی وزە بکە ینی بۆیە ئەوێت گەروی هۆرمز بگرێ و هێزدا بەزێنێ لە خارک و قشم و کیش و ئەو منتقانە لە حاڵدا ئەوەی جەنابەت دێڵی ڕاستە ینی ئەگەر خۆی تۆ دیقەت بە کاکشیم مەسن خۆ ئەم شەڕە من لێرەش بە جەنابتم وت منتقیەنەوە بوو کە شەڕەکە نەکرایە وەنیە منطقەوە بکەوە شەڕە ڕوونەدا سازش بکەن بۆ یەکتر بە تایبەتی ئێرانیەکان کەچی نەخێر سازشیان نەکرد ئێرانیەکان سازشیان نەکرد شەڕەکەیان گەیاندە ئەم قۆناغ وەنیە باشە دواتریش سەر مەسەلەی پیتاندنی یۆرانیۆم ئەکرا مەسەلەن پرۆسەی لیبیا دووبارەکەنەوە کەچی ئەوەشیان نەکرد مەسەلەن خۆ ئەمریکاش بە جۆرە لە جۆرەکان ئەیتوانی نەرمی بنوێنێ کەچی هیچیان نەیان کرد گەیاندیانە چی؟ گەیاندیانە ئەوەی کە ئێستا بەشێکی زۆری مەسەلە سەرکردە یەکەمەکانی خەتی پێشەوە دووهەمی کۆماری ئیسلامی ئێران لە ناوچوون دوایەوە بەشێکی زۆری بنکەی عسکەری و سەربازی و ڕادار و چیتی ئێران لە ناوچوو و بەشێک مەسە ئیسرائیلەکان کەوتونە بە هێرشی گەورە بەشێکی اقتصادی کەندا کۆتەتە گەورە لەبەرەوە ئەستا لەوە دەرچووە تازە بڵێ لێرە بوەستێ پێم وانە لێرە بوەستێ چکار لە یەک دو ڕۆژی ڕابردوو ترام هەندێک مەسیجی ناردە بۆ ئێرانیەکان کە ئەتوانن پێک بێن لەسەر ئەم خاڵانە مەسەلەن هیچیان ناگەنە نەتیجە بۆ قسەکەوە کە شەڕ بوو و کە شەڕەکە ڕوویداوە و هەم ئێرانیەکان پێیان وایە ئەبێ ئۆتۆریتە و هەژمون و خۆیان بسلمێنن بەرامبەر ئیسرائیل و ئەمریکا و هەم ئەمریکیەکان و ئیسرائیلەکانیش پێیان وایە کە ئەبێ ئەم شەڕەوە قازانجی خۆیان کۆتایی پێبێنن لەبەرەوەی کە جەناب بدێڵێ لێدانی وزەی کارەبا لە ئێران و لە کەندا و هیچ لەو بۆچوونەی ئەمریکا ناگۆڕێ و ئەوەیش کە جەناب دەڵێ دقیقە ڕەنگە چەند ڕۆژێکی تر نەوت بچێتە سەرەوە بەڵام ئەمریکا ئامانجی ئەوەیە کە نرخی نەوت دابەزێنێ و ئەو گەروە بکاتەوە بەڕووی بە تایبەتی هەر ئێستا کە نەوتێکی زۆری بارکراو لەسەر سەفینە و باخیرەکان هەیە بفرۆشرێ و مەسەلەن دوێنێ سوودانی داوای لە ئێرانیەکان کردووە باز لەوە کرێت کە چواردە باخیرە عێراقیەکان لە ناو دەریایە ڕێگایامدا کەچی ڕێگای نەداون کە بە حساب ئێران بە حساب عێراقیەکان زۆر دۆستی کۆماری ئیسلامی ئێرانن ڕێگای داوە بە کەشتەکانی یۆنان و تورکیا و چۆچۆ بەڵام ڕێگای نەداوە بە کەشتەکانی عێراق پەڕنەوە لەبەرەوە قسەکەوەیە کە پێم وایە بۆ ئەو خەونەی خودی ترامپ و بۆ ئەو هەژمونەی ئەمریکا و بۆ ئەو موقع ئەستراتیژیە گرنگەی هورمز ئەو شەڕە ڕووەدا بەس پێ دوایە چکە سەب ئەو پرۆفیسۆرە چینێشیە ناوی جیانگە پێشبینێکی کردبوو دەڵێ ئەگەر پێرشی زەمینێ بێ تاکوێ سەبڵێن ئەوە ڕوونیە بەڵام دەڵێ دەبێتە ڤێتنامێکی دیکە بۆ ئەمریکا جاگە دوورگەکانیش داگیرکە بە ئەو دوورگانی کە بەڕێز خارک و ئەوانەی دیکە و گەروی هورمز و ئەوانە ئەو کاتە ئەمریکا لە بەردەم چیدایە بڵێ شتێکی واژ ڕووبدا بتوانێت لە قۆناغیەکەم بۆ منە ئەو ناوچانە کۆنتترۆلکە واردە ئێمە تەجربەی شکستی ئەمریکامان هەیە لە ڤێتنام زۆر بازەکرێ من باسی توانم سۆماڵیشکەم لە سەدەستی فەراعایدیت و لە ئەفغانستانیش تا ڕادەیەکی زۆر سەرکەوتو نەبووە لە عێراقیش جۆرێک لە جۆرەکە لە هەموو ئەوانەیە بۆ بەڵام خۆشەڕەکانی کردووە و لە ئێستاوە دوای ئەوانە بووە بە مەسەلەن وڵاتێکی گەورەی اقتصادی و ئەسکەری دنیا هێشتا ئەو خەیاڵ و بیر و بۆچوونەی خۆی پێی وایە توانێت کۆنتترۆلکە قسەکە لە سەرەوەی خۆ ئەمریکا نەهاتۆ بۆ یاری هاتۆ بۆ شەڕ و لە شەڕی دەتوانێت ینی قەناعەتیش بەوە بکە کە قوربانی هەیە وەکو چۆن ئێرانیەکان خۆ ئەیانزانی شەڕەکە قوربانی زۆری لەیەکێتەوە بەردەوامیشن لە شەڕەکە خۆ ئێستا دەزانن باجی ئەم شەڕانە چەنەکە بەڵام هەر بەردەوامن ئەو هێزەی کە ئەیهێنێ بە قسەی خۆیان نیازیان نییە خۆ هێرشی وشکانی بکەن بەڵکو تەنها ئەو دوورگانە کۆنتترۆلکەن دڵی وزەی منتیقەکە و دڵی وزەی ئێرانی و بەوە پێیان وایە ئێرانەکەوێ ئەگەر مەتۆ دیقەت بکات ینی مەسە وەختێک کە خارێکگرن لە ١٠٠ هاوردە و هەناردەی نەوتی ئێران لەم دوورگەیەوە دێوەڕوە ینی هەم تەرمیناڵەکانی هەم پاڵاوتنی هەم بارکردن و داگرتنی لەم وێزگەیەوە دێ و
لە ویزگەی ئەسەلوێی پارسی باشوورەوە 1970 غازدابی نەکرێ بۆ ئەو وێزگەکانی کارەبا و ئاو چیوچی ئەوانەی و ئەوانەی تریشی مەسەلەن لە هەندێک شوێنەوە وەختێک کە دەست بەسەر هەموو ئەمانە بگرێ پێی وایە لەم ڕێگایەوە ئەتوانێ مثلەن دڵی ئێران دابخاوە هەموو وێزگەکانی هەموو بکوژێنێتەوە و لە کاتێکشە ئەگەر ئەوەی کە تۆیڵی بزانێت تووشی قوربانی کوشتار و گینی زۆری هێزەکانی بێتەوە دوور نییە پنا بۆ هاولکاری گەورە بەرێ بەڵێ واردە بەڵێ خۆ لە ئەفغانستانیش لە چیەکانی تۆرابۆرە ئەمان ئەنجامدا و خۆشن لە بیرت دێ لە شەڕی عێراق لە شەڕی ڕزگارکردنی کوێتە لە عێراقا چیان لە کیمیایی و قەدەغی بەکاربێن بەڵێ بگاتە چەکی ئەتۆمی بگاتە چەکی ئەتۆمی چەکی ئەتۆمی تەقلیدی تەکتیکی ئەوەی کە ئەتوانێ مەسەڵەن ناوچەیەکی دیاریکراوە بەڵێ زۆر واردە و باسی ئەوانەش زۆر دەکرێت کە بەتایبەتی ئوستا لە سەردەمی ترامپە لە سەردەمی ترامپە هیچ شتێک حاجز نییە لە بەردەستیە خۆ دەبینی ڕۆژانە چی بە ناتۆڵێ بە سەرکردەکانی ناتۆڵێ و لەگەڵ وەزیرانی ژاپۆنی دۆستی سەرن چۆن مامەڵاکە بەڵام ئەمە دیوێکی بابەتەکەیە بەشێک لە بۆچوونەکانی تری ژەڵێن ئەو دەستکردنەوەی ئێران ئەو ئیدامەدان و ئەوەی بە ئێران چیڵێ دەستی بە دەستڕاگەشتنی بە چەکی ئەتۆمی نەگەیشتەوە بە تایبەتی کە خۆیان ئەڵێن ئەمریکەکان و ئەوروپیەکان وتیان پێش شەڕەکە وتیان ئێران چەند هەفتەیەکی بەسە بۆی ئەو 440 کیلۆ یۆرانیۆمە پیتێنراوە بگەێنێتە ئاستی کڵاوی ئەتۆمی بەرزی کاتەوە و چێڵە مەسەلەن هاوکارەکانی رووسیا و چین ڕێگەیان نەداوە ئێران دەستی بەم چەکە بگاوە لە هەر حاڵدا ئەمە کارەساتی گەورەی لێیەکەوێتەوە بۆیە شەڕەکە پێ دوای درێژە دەکێشێت چونکە هەندێک خوێندنەوە بوو سەرەتا شەڕەکە شەڕێکی کورتخەیان بێ نەبێتە شەڕێکی درێژخان ئێستا چاڕوان کراوە بڕنەوەکەوەی و کرانیە کە باز بکرد لە ماوەی مانگێکدا دوومان کۆتایی پێبێ ئەم شەڕەش بێتە شەڕێکی درێژخەیان پێم وایە ئیسرائیلەکان ڕەنگە ئیشتیبایان کردوێ بەڵام ئەمریکەکان بە ئاگاییەوە وایان وت ئەمریکایان خۆیان ئەنزانی کە شەڕەکە لە هەفتە و 2 هەفتە و 3 هەفتە زیاترە کێشێ ساز باسی ئۆکرانیات کرد بەڕاستی ڕووسەکان نایانەویست بگلێنە شەڕی ئۆکرانیاوە ئەمریکەکان و ئەوروپیەکان تووشیان کرد یعنی رووسیا ئەیوت با ئۆکرانیا نەبێ بە ئەندامی یەکێتی ئەوروپا و ناتۆ چکە هێر مەترسی دروزەکە لەسەر سنوورەکانم بەهەرحاڵ رووسیا ئەنگلەندە شەڕێکەوە لەگەڵ ئۆکرانیا ئەوە 4-5 ساڵە کە بەڵام بۆ حاڵەشەوە دیقەت بە ئەوروپیەکان و بە تایبەتی ئەمریکەکان نایانێش ئۆکرانیا بکەوێ ئەگەر نایانی خۆ ئۆکرانیا نیە توانی ئەوەندە بەرگەی رووسیا بگرێ باشە تەنها ئەمریکا بەقەدەر هەموو ناتۆ یەکێتی ئەوروپا پشتیوانی ئۆکرانیای کردو بۆمانەوە لەبەرەوە رووسیا ئەنگلەندە شەڕێکەوە کە ئاسان نەبوو لی دەرچێ و ناشتوانێت بەسەرکەوتوی لی دەرچێ ئێستا هەمە سیناریۆ دووبارە بۆتەوە ڕووسەکانیش بە مەبەست ئێرانی ئەنگلەندە شەڕێکەوە لەگەڵ ئێرانیەکان بۆی کە بە ئاسایی نەتوانێت لی دەرچێ بۆ لە سەرەتای وتم لە ماوەی ئەم هەفتەی ئەخیری شەڕەکە ئێرانیەکان توانیویانە زۆرتر هەژمونی خۆیان دەربخەن لە ڕووی سەربازیەوە وەکوتم S400یان ئەکتیف کردوەوە کە لە بیدایەت شەڕەکە لێدرا بوو دیارە ڕووسەکانەوەیان کرد سیستەمی بەرگری بەڵێ بۆ F-35 خستۆتە خوارەوە ئەمە ینی با بڵم خاڵێکی زۆر استراتیژی و سەربازی گەورە بوو بۆ ئێرانیەکان کە F-35 بکێکن و F-16 ڕووسەکانیشان پێکاوە وەکوتم موشەکانیان چۆن گەیشتە دیگۆ F-16 ئیسرائیلیان پێکاوە بەڵێ F-16 ئیسرائیلیشان پێکاوە لەسەر ئاسمانی ئێران باشە دوایەوە چۆن موشەکانیان گەیشتۆتە دیگۆ گارسیا 4000 کیلۆمتر کە نە عێراقچی لە دانوسانەکان ئەوتوێتی هەمانە نە ئەمریکەکانیش ئەویان زانیوە کە ئەوە هەبێ قسەکەوێ رووسیا بە تایبەتی لە بەحری قەزوین وەکو راپۆرتەکانەڵێن لەو بەحری قەزوینی نێوان ئێران و رووسیا بەڵێ هاتوشەی دەریاوانی کەشتیوانی زۆر هەیە بە تایبەتی ڕووسەکان کە لە دوای شەڕی ئۆکرانیا ئەو منتقیان وەکو منتقەیەکی سەربازی ناقانونی بەکارهێناوە قسەکەوەیە کە رووسیا لە پشتێتی وەجگە لەوانشکات حەکیم ئێستا بۆچی موشکەکانی ئێران فتاحدوو گەشتۆتە دیمۆنا و شارەگرەکان لەبەرەوە چی لەبەرەوەی کە بە ئاگاداری یا با بڵم بە پێدانی زانیاری ڕووسەکان و چینەکان
بەشێک لە ئەو قوبەی ئاسنینەی نەقەبی باشوور ئەو سیستەمە دیفاعی ئیسرائیل 5 بازنەی بڵێ ینی لە یەکێکیان لە 6 کیلۆمەتر درزی بردو ینی هوشەکانی ئێران لێوە چوونە ناوە ئەمە بە خودی ئێرانیەکان ناکرێ ئەمە تەکنەلۆژیای ڕووسەکان و سینەکانە پێیاندا قسەکەم وە سینیەکان و ڕووسەکان لە ڕووی هەواڵگریەوە نەک لە ڕووی چەکوانەوە بەڵێ لە ڕووی هاوکاری چین و رووسیا بە ساواڵگریە نەخێر لە ڕێچەکشەوەکوتم مەسەلەن چۆن S400 بۆ لە یەکەم ڕۆژی شەڕەکە کاری نەکردیاوەی کە ترامپ و ناتانیاوە هەموو ڕۆژیان وت مەسەلەن ئاسمانی ئێران کۆنتترۆڵە بەس وا دیارە ئێستا ئاسمانی کۆنتترۆل نێ کاتێککە F5 کرێت ئەبێ بە ئامان نەکەن لە بواری سەربازیە وەکوتم S400 یان بۆ تەفعیل کردووە باشە بەس لە قازانجی رووسیا گەر ئەمریکا لە شڕێکی درێژخایان تێوە بگرێ ماندوو بێ بەڵێ وەکۆی کێستا رووسیا چۆن چەند ساڵە خەریکی و شەڕی ئوکرانیە بەڵێ ڕێک بە قازانجێتی و دەمێکیش بوو کاری بۆکرا بە تایبەتی ڕووسەکان کە زانیان پشتیوانیەکانیان لە ڤەنزوێلا شکستیەنە و ئۆپراسیۆنەکەی ئەمریکا زۆر سەرکەوتوو بوو لەبەرەوە لە ئێران پێم وایە لە ئێستا بەدوا ڕووسەکان زۆرتریش یارمەتی ئێرانیەکانە دەن بۆی کە بە تایبەتیەوەی کە تۆ لە شەڕی زەمینی ئیمکانی هەیە تێکشکیان مەسەلەن قوربانی باە هەرچێک ڕووسەکان بە تایبەتی کە حدودێکی پانوپۆڕی ئاویان هەیە لەگەڵ ئێرانیەکە و قسینیەکان نین ئەتوانن زۆر دامی بکەن و بۆشیان گرنگە ئەمریکیەکان تووشی شکست بن و سینیەکانیش بۆیان گرنگە بەڵام چینیەکان ڕێگەوەکو ڕووسەکان نتوان یارمەتیان بن وە چینیەکان هێشتا نەگلاونە شەڕێکی سەربازیشەوەی کە ڕووسەکان و ئۆکرانیەکان تووشی بوون بەڵێ بە ڕووسەکان بۆیان گرنگە کە ئەمریکا تووشی شکستی سەربازی بێ تووشی قەیران بێ و لە ناوخۆ فشاری زۆر بکەوێتە سەر ترامپ و کۆماریەکان بەڵێ هەمووانیان بۆ گرنگە باش سەبارەت بە هاوپەیمانی ناتۆ سکرتەرەکەی قسەی کرد و بەس وڵاتە گرنگەکانی هاوپەیمانی ناتۆ بەریتانیا فەڕەنسا ئەڵمانیا وڵاتانی تر تا ئێستا بە فەرمی ڕایان نەگەیاندووە کە بێنە ناو شەڕەکە بۆکردنەوەی گەروی هورموز تەنە باسییان لەوە کردو کە یارمەتی سیستەمی بڵین بەرگری وڵاتانی کەنداو دەدەن بۆ تاکو ئێستا بڵین هیچ وڵاتێک بە فەرمی ناتوتە ناو شەڕەکەەوە متمانیان بە ترامپ نیە چکە خۆداگەداری دوێنێ ترامپ گاڵتەی بە سەرۆگەزیرانی بەریتانیا کردبوو پێشتر داوای گریلاندی دەکرێت بە کەنەدای دەگوت ویلایەتێکی ئێمەیە سەرکردەکانی ناتۆی بە ترسنۆک ناوبرد بوو بۆچی تاکو ئێستا ناتوانێتە پاڵی بە فەرمی ینی زانی من پێم وانە نەهاتوونە پاڵی ینی مەسەلەن تۆ دیقەت بە دوێنێ مەسەلەن بەریتانیا کەشتیگەلی تازەی نردووە و پێشتریش کەشتیگەلی داراگۆنی نردووە لە قوبروسە مەسەن فەڕەنسیەکان شارل دیگۆلیان نردووە لە قوبروسە و ئیتالیەکان بەشێکن لە پاراستنی سیستەمی وڵاتانی کەنداو و ئەو وڵاتانە لە چەند ڕۆژی ڕابردوو هەمووشیان تویانە بەشدارە بین لەکردنەوەی گەروی هورمز و خودی سەرۆگەزیرانی بەریتانیا کاتێک ئەوان دێن بۆ پاراستن یاکردنەوەی گەروی هورمز کاک حەکیمی ئەنی چی لە کاتێکە ئێران ئەڵێ تەنها ئەوانە بۆ دۆستەکانمانەبێ باخیرەکانیان پیاتێ پەڕن یعنی چی ینی وەختێک تۆ دی بۆکردن گەروی هورمز چۆن نەکرێتەوە ئەگەر بە دانووسان بکرایەوە خۆ هەوڵیان داوە مەسەلەن ئەڵمانەکان لەگەڵ ئێران بەڵام جێبەجێ نەبووە کەواتە وەختی دێنە ناو شەڕەکەەوە ئەڵمانەکان و ناتۆ و هاوپەیمانەکانیان یعنی بەشێکن لە شەڕەکە و ئێرانە و کاتە خۆ مامەڵی دۆستیان لەگەڵ ناکە مامەڵی شەڕیان لەگەڵەکە لەبەرەوە هاتوونە ناو یاریەکەەوە بەڵام زۆر هەوڵیاندا کە سنووردار نییە و هاوکاری وڵاتانی ئەوروپا ئەخە سنووردار کە تۆ دی ینی چۆن ئەوان مەسەلەن دێن چیەکەوەکو ناتۆ چکەسە هەندێکیان قسەیان کردبوو وەزیری بەرگری ئەڵمانیاش قسەی کردبوو باز دەکە دەڵێ هێرش نەکراوەتە سەران خاکیەکی لە ئەندامانی ناتۆ تا ئێمە بین بەژاری بکەین لەو شەڕە و لەکردنەوەی گەروی هورموزیش ڕاستە هێرش نەکراوەتە سەر مەسەلەن هێرش کراوەتە سەر قوبروس و تورکیا چەندە ئێرانیەکانڵێن ئێمە نین بەڵام قسەکەوەی کاک حەکیم ئەگەر ئەمریکیەکانیش نەبوونایە ڕووسەکان دەمێک بوو سوید و فنلەندا و پۆڵەنداشیان داگیر کرد بوو ئەبێ ئەوروپیەکانەوە بزانن ئەو سوکایەتی کە ترامپیانەکە دەرەنجامی ئەوەیە نزیکەی 370 میلیارد دلاری پشتیوانی ئۆکرانیا کردووە بە هەموو یەکێتی ئەوروپاوانیان نەکردووە و ئەوە سیستەمی بەرگری ئەمریکایە ئۆکرانیای پاراستووە قسەکەوەیە کە وەختێک لە شەڕێکی ئاوایە
بەری بە ڕووسەکان گرتووە ناتۆ ناتوانێت بێت لەهەن بمێنێتەوە و بە تایبەتی دوایەوە کە هەڕەشە لە گریلان کردووە و پێم وایە دوای ئەم شەڕانەش گریلاندی ئەوێ بە هەر وەسیلەیەک بێ وەکو خۆشی وتی خوازیارم یان شانازیم پێ بڕێ کە من کوبا داگیرکەم مثلا دوێنێ شوێ هەموو کارەبای کوبایان کوژاندوتەوە دیسان وڵاتێکی ئەمریکای لاتی بەڵێ لە قسەکەەوەی کاک ینی ناتۆ ناتوانێت بێ لایەن بێ لە بەرامبەر هەژمونی ئەمریکا یعنی جارێ مەسەلەن تۆ دیقەت بە ئەگەر لە هەر حاڵدا ناتۆ دەخالەتیش نەکە دەست بەسەر گەروی هورمز و وزەی ئێرانە بگرێ لە منتقەکەیە چییە بێ بۆ ئەوروپیەکان بە تایبەتی بۆ وڵاتانی ژاپۆن و کۆریای باشوور کە 100 وزەکانیان لێوە بۆ ڕواجگە لەو باسی چین ناکەم و ئەم هاوپەیمانانەی لە کەندا و ڕێیان چییە بێ بەرامبەر ناتۆ بۆ قسەکەی ئەگەر نەهاتوونە ناو شەڕەکەەوە ڕاستەوە خۆ یعنی مەترسیان هەیە خۆمێستا ژاپۆنەکان کێشیان نیە بۆ کەشتەکانیان تاڕا دێگەر مۆڵ لە ئێرانوەرگن تێپەر دەبن ئەوە کۆریای باشوورە ئەوە چینە کەشتەکانیان کێشەی لەوڕۆوەیە ئەگەر مۆڵەت وەربگرن جگە لەوانەیە کە بۆ منە بەشدارن لە ئۆپەراسیۆنەکە کاکەکی مۆزوعەکەی مەسەوە گوتم لە 133 کەشتی و باخیرەوە ئێستا ڕۆژانە 6 باخیرەتێ ئیماراتیەکان مەسەلە وڵاتانی کەندا و ناتوان وەکو پێویست بەرهەمەکانیان بخەنە بازاڕەوە یعنی جاران مەسەلەن ئەوان ڕۆژانە 20 ملیۆن بەرمیلی حازر بۆ خستویانەتە بازاڕەوە ئێستا ناتوانن یعنی بەهۆی لێدانەکانی ئێرانەوە وێزگەکانیان زەرری بەرکەوتووە بە تایبەتی ویزگەکانی بەرەمێنانی غازی قەتەری ینی بە 2 سال 3 ساڵی تریش ناتوانێت بگاتەوە شوێنی خۆی بەرەمەکەی لەدەستداوە ساڵی پێویست دوایەوە خۆ بەشێکی ئەم ئینتاجەش ئێرانیەکان بوون ئێرانیەکان خۆ نەوتیان بەتەنیا بەسین نەفرۆشتووە لەبەرەوە قسەکەەوەیە کاک ینی بەداگیرکردنی گەروی هورمز ئەمریکا ینی ئەتوانێت تحکومێکی گەورە بەسەر بازاڕی وزەی جیهانیە بکە و پێشی خۆش بێ بەشێک لە ئەوروپیەکان مەحروم بکە لەبەرەوە پێم وانە ناتۆ نایەتە ئەم شەڕەوە لە هەر حاڵدا ویستویانە تا ئێستا مەسەرن خۆیان وا دەرخن کە بێلایەنن بەڵام ناتوانن باشە بەس ئێستا ڕەنگە گەراڵۆزی دروست بێ حوسەکانیش بێنن ناوەوە سەرەوێت تا ئێستا بۆ حوسەکان نەهاتوون ئەوانیش کاریگەریان هەیە لەسەر دەریای سوور گەروی بابل مەندەب بەرەیەکتری بڵێن حیزبوڵڵا لە باشووری لوبنان کراوەتەوە لەگەڵ ئیسرائیل ئەوە لە عێراق بنکەکانی بڵێن ئەمریکا بە ئامانجەگیرێن یعنی دوایم قۆناغەر بڵێن ترامپ هەڕەشەکەی جێبێگە شەڕەکە بەرفراوانتر دەبێت پێ دوای حوسەکانیش بێنە ناو شەڕەکە چەند بۆ چوونەیە چەند راپۆرت بڵاوەتەوە لەو بارەیە کە بۆچی حوسەکان تا ئێستا دەخالەتیان نەکردو لە شەڕەکە بۆ چوونێکیان ئەڵێ بەم دواییانە میسریەکان دانووسانیان لەوێ کردوون بۆی بگەنە نەتیجەیەک و سەردانی دوێنەی پێرەی سیسیش بۆ لای شاسەلمان لە سعودیە گوایە بەشێکی پەیوەندی بۆ هەبووە کە هەوڵدەن حوسیەکان نێنە ناو شەڕەکەەوە لە بەرامبەر لە دوای شەڕەکە ئیمتیاز وەرگرن و بە جۆرە لە جۆرەکان تەوزیعی سوڵتە بکەنەوە لە بینی حوسیەکان و حکومەتەکەی عەبدولڕەب مەنسوور هادی ئەوە یەکێکە لە ئەگەرەکان ئەگەرێکی ترە لە حوسیەکان موشەکەکانیان لە شەڕی 12 ڕۆژە سەرف کردو ئەوەندە ئیمکاناتیان نەماوە بەشێکی تریشی ئەوەیە کاڵێن حوسیەکان چاوەڕێی ئەوەن کە شەڕەکە بە تەواوی گەورە بێ و بە تەواوی نۆکەندی گەروی هورمزدا بخرێ و ئەوانش گەروی بابل مندەب داخن گەروی بابل مندەب ڕۆژانە نزیکی 8 ملیۆن بەرمیل نەوتی پیاتیە پەڕێ لە 1970 نەوتی جیهان دیسان بەواتیە پەڕێ بەشێکی بە نۆکەندی سویسەوە بۆیە قسەکەوەیە کە هەموو ئەو احتیمالانە ڕاستن و ئایا حوسیەکان دێنە ناو شەڕەکەەوە وەگەر هاتنە ناو شەڕەکەەوە و ئەگەر گەروی هورمز بەم قەیرانانەی ئێستای بەردەوام بێ لە نێوان ئەمریکەکان و ئێرانیەکان پێگومان نرخی وزە زۆر کێشە دروزەکە و ئەزمەیەشی گەورە دروزە بێ بەڵام ئەو بۆ چوونەش کە گوایە حوسیەکان بیانەوێ شەڕ نەکەن لە ڕووی ئیدۆلۆژیەوە تۆزی ئەڵەن قورسە یعنی ئەوانە زۆر هاوپەیمانی ئێران بوون و ئێران زۆر دامی کردوێت ئێستا ئێران نەیویست شەڕ بکەن حوسیەکە نازانم بۆچی ئەبێ بەڕاستی پرسیارێکی جدێنە بۆچی ئەگەر ئێرانەکان نەیانویستۆ لە کاتێک بەڵام هەموو کارتەکان بە یەکجار بەکاربێنن ڕەنگی شەوابێ ئوستاز لەو لە بیدایەتی ئەم شەڕەوە یەکجار نەبێ عەبدولمەلیکی حوسی قسەی کردووە هیچ ڕۆژێک هیچ لێدوانێکی نەداوە نە بە باش نەخراپ دەرنەکەوتۆ لە میدیاکانیانەوە و هیچ جموجۆڵێکیش نییە لە ناوچەکانی کەوان کۆنتترۆلیان کردووە و بە تایبەتی کاک حەکیم دوای ئەوەی لە 2 مانگی ڕابردوودا
کێشە لە بینی باشووریەکان و باکووریەکان لە نێوان سعودی و ئیمارات پێیا بوو بۆی کە بە ئیماراتیەکان لەگەڵ ئیسرائیلەکان دەخالەتیان کردبوو بۆی کە باشووری یەمەن داببڕن بە تەواوی لە ناوچەی حەزەرمەوت و ئانەوە سەر بەخۆی خۆیان ڕاگەیەنەوە دیسان دوایی ئیماراتیەکان کشانەوە لەوێەوە هەست دەکرێت کە بۆ یاڵم هەستەکەم حوسیەکان لەگە سعودیەکان لە خەتێکی تەماس بنی ئای تۆ دیقەت بە نەک لە گەروی بابل من دەبکە نقطەیەکی استراتیژیە حوسیەکان ئەتوان کۆنتترۆلیکان لە سنوورەکانی نێوان سعودیە و یەمەن بە تایبەتی لەو منطقانەی کە ئارامکۆی تایە گەورەترین ویزگەی نەوتی دنیاە لە سنووری بە حوسیەکانەوەیە باشە لە شەڕی 12 ڕۆژەیە چەند جارێک بردومانی ئەویان کردووە لە پێشتری شەچەند بەڵام لە ماوەی ئەم شەڕەیە هیچ مەترسێکیان لەسەر ئارامکۆ دروست نەکردو حوسیەکان ئەوە جگەلەوەی کە لە ڕووی ئیدۆلۆژیەوە و منافس ینی لە بینی شیعی ئیسماعیلی و زەیدی لەم بەراوبەر و هەمیشە حوسیەکان یا یەمەنیەکان پێیان وا بۆ خاچی ئەوانە داگیر کراوە بەڵام لە ماوەی ئەم شەڕەیە هیچ نە درۆنێک نە موشکێک نەگراوەتە ئارامکۆ پێ دوێ ئەگەری هەیە ئەوانیش بێنە ناو شەڕێکەوە سوار بە حیزب اللهش ئەو لێکەوتەی چیە لە ئێستا پێشتر وا پێشبین دەکرا لە ناوچوی بەزیستە بڕۆهێریشیان هەیە بۆ سەر ئیسرائیلیشی موشکی و درۆنی ئەویش بەرێکی دیکەی شەڕا بڵێ باڵێ بێگومان فشاری زۆر خستۆتە سەر ئیسرائیل و ڕەنگە لە ڕاستیە ڕەنگە ئیسرائیلیەکان تەسەوری ئەویان نەکرد بێ کە حیزب الله بەو بەهێزیە ماوەتەوە بەڵام هەندێک لە راپۆرتەکان دەڵێن پێش ئەم شەڕە دیسانەوە ئێرانیەکان دامیان کردوون بە پێدانی موشکی زۆر و لە ڕاستیشە ئوستاز ئەوە بە تەنها بەهێزی حیزب الله نییە کە بەڕاستی بەهێزن لەو منطقەیە لە ڕووی نفوزەوە ئەوان لە هەشتاکانەوە دەور و نەخشیان هەیە لەوێ نفوزیان هەیە ئیدۆلۆژیای خۆیان هەیە ناوچۆ منطقی خۆیان شارەزای جوگرافیەکان جگەلەوە بەهێزی دەوڵەتی لوبنانە ینی ئەم دەوڵەتە ناتوانێت هیچ کاردانەوەیشی هەبێ ناتوانێت ڕەت فعلێکی هەبێ و لەبەرەوە ئیسرائیل هەر کات دێ و لە ڕکاتی خۆشی لوبنانیەکان ڕێکەوتنییان هەیە کە نابێ حیزب الله بچنە خوار ڕووباری لیتانی بۆیە دوێنێ بەشێکی زۆری ئەو پردانەی وێرا کردووە لە هەر حاڵدا حیزب الله ئەتوان کارتێکی فشار بن لەسەر ئیسرائیل بە تایبەتی لەم هەلومەرجەیە بەڵام ئەوە ئیسرائیل دەست ئاواڵاکە کە جنوبی لوبنان و زاحی بکاتە غەزا نییە ینی بۆ ئیسرائیلیش کۆنتترۆلکردنەوە چانە لە ڕووی جوگرافیەوە لە ڕووی تێچووە لە ڕووی ماوەکەیەوە ئەزانانی ساز بۆ قودس نییە لەبەرەوەی بەداخەوە با بڵێم زۆر دڕندانە پەلاماری خەڵکی مەدەنی و خەڵکی ئەوانە ئەدەن و ئەوی کە لە غەزا ڕوویدا ئوستاز خۆ غەزا هەمووی حەماس نەبووە بەڵام شارەکە تەخت بووە لەبەر زەوانی ژێرخانی بڵێن تونێل وانیان حیزب الله پشت بەوە نابەستێت کاکنیانی خۆ تونێڵە توانی چەند ساڵتیای بمێنیتەوە ئەتوانی چەنە ئیدامە بێ بەم شەڕە لەگەڵ دەوڵەتێک کە بەشێکی زۆری دنیا لە پشتێتی قسەکەم لەسەرەوەیە شەڕێکی ڕاستە و خۆنی خەڵکێکی زۆری مەدەنی ئەبنە قوربانی یعنی و لە ئیسرائیلیش دەست ناپارێزێ لەم بابەتە باشە چەند خولەکێکمانەوە سەبارەت بە وڵاتانی کەندا و کە ئێستا لە بەردەم هێرشدان پێشتر خۆڕێکەوتنی بڵێن پاکستان و سعودی شە ڕێکەوتنی بەرگری هاوبەش ئەوە چی لێ بەسەرات ئێستا باز لەوە دەکرێت کە بۆ نمونە میسر و تورکیا و سعودیە و پاکستان لەم باردۆ خەیاخ دوایان جەنگە ڕێکەوتنێک واژۆ بکەن وەکو بلۆکێکی سونی ئەزانی ئەوە وەکو بلۆکێکی سونی ئیسلامی چەند ڕۆژێکە باسی لێ یەکەکەم پێم وایە زۆرتر کەڵکەڵەی تورکیایە زانی تورکیا هەوڵەدا جارێ لەبەرەوەی ململانەی سەختی نێوان ئەنقەرە و تەلەبیب وای کردو کە تورکیا لە هەموو جوڵەیەکی ئیسرائیل بترسێ بە تایبەتی لەسەر پرۆژەی داود و لەسەر ئەوەی کە لە سووریا لە 8 دیسەمبەری پێرار ساڵ ڕوویدا و لەسەر ئەوەی کە باز لەوە کە مثلەن سەرۆکوەزیرانی پێشوو لە یەک دوو ڕۆژی ڕابردوو ئیسرائیل وتی شەڕی داهاتومان تورکیا دوێنێ وەزیری ناوخۆی پێشتری تورکیا وتی ئەگەر هێرش بکرێتە سەر ئێمە ئیسرائیل لە سڕینەوە لە ڕاستیە بەشێکی ئەوەی ئەگەر من پێم وایە پاکستان کێشەیەکی لەگەڵ ئیسرائیل نییە سعودیە ئەم شەڕە بەشێک لە ئاکامەکەی ئەم شەڕەیە بەشێک لە ئەم شەڕە ئەوەیە کە سعودیەکان پسنەپاڕ ڕێکەوتنامەی ئیبراهیمیەوە و ڕێکەوتنێک بکەن سازشکەن بەیەکەوە و پێشم وایە ئەم هاوپەیمانێتە نەتیجەیەکی نابێ ئوستاز بەڵام ئەو ڕێکەوتنێکە پێشتر لە بینی پاکستان و سعودیە بۆی چی بەسەر ئەو ڕێکەوتنی بینی پاکستان و سعودیە ئامانجەکەیەوە کە لە بەردەوام لە ماوەی ئەم چەند ساڵەیە سعودیە بەردەوام نوتی بە هەرزان فرۆشتۆ بە
پاکستانیەکان و پاکستانیەکان لە هەمان کاتە لەبەرەوەی چەکی ئەتۆمیان هەیە بەحساب پشتیوانی سعودیەکانن و لە هەمان کاتە ئەتوانم بڵێم ئەمە خاڵێکی شراکەت یا پەیوەندی نێوان پاکستان و سعودیە فەرقی هەیە لەگەڵ ئەوانی تر و میسریش وڵاتانی عەرەبی بە تایبەتی کەنداو زۆر لی نیگەرانن لەم ڕووداوانە زۆر بێ هەڵوێز بووە لەبەرەوە ئەوە زۆر ئیمکاناتی نێوە دوایە سازەبێ ئەم ڕێکەوتنی کە ئەوان بەنیازن ئەنجامی بن ئایا بێ کێشە دروست ناکات لەگەڵ هەژمونی ئەمریکا لە منتەقەکەیە پێی خۆشە ئەوە بەڵام لە هەر حاڵدا بە قورسی دەبینی بەڕست من پێم وایە قرس بەهەرحاڵ زای مەوزوعەکە چێکاکەم قسەکانمان کورتکەینەوەیەکە خۆرهەڵاتی ناوەڕاستی دوای 7 ئۆکتۆبەر خۆرهەڵاتی ناوەڕاستی دوای شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل خۆرهەڵاتی ناوەڕاستی دوای 28 شوباتی ڕابردوو ئەم خۆرهەڵاتی ناوەڕاستە نییە یعنی بەمانەوەی ئێرانیش یا بەڕوخانی ئێرانیش خۆرهەڵاتێکی ناوەڕاستی ترە سەر لە نوێ تەوزیعی ئەدوار و هێز و پێگە و هەژمونی وڵاتەکان ئەکرێتەوە زۆر سوپاس دەکەین ڕستکەن و حسێن و سەر ڕۆژنامەزمانمان کردی سوپاسیامەتەبوون دەکەین سوپاس بۆیە بینێرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتان لەگەڵ